بە ئامادەبوونی جێگیری مەڵبەندی سلەیمانی و کۆمیتەی 19 تانجەرە و نوێنەری دژە تیرۆریەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە وەرزشکارانی کوردانی ڕۆژئاوا خولێکی فرساڵ بۆ 26 تیپی ناو کەمپەکە کرایەوە. ئەم خولەش بۆ ڕێزلێنان لە شەهیدانی کوردانی ڕۆژئاوا ڕێکخرا بوو. جێ ئاماژەکردنی شەخولەکە لەلایەن مەڵبەندی سلەیمانی و کۆمیتەی تانجەرە و بە هاوکاری دژە تیرۆریەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە چوو. ئەم خولە بۆ 26 تیپی کوردانی ڕۆژاوایە لە کەمپی باریکە. ئەم خولە کراوەتۆ بە ناوی وەک ڕێزێنانێ لە شەیدانی ڕۆژاوای کوردستان کە ئەو کوڕووکچانەی کە گیانی خۆیان کردە قوربانی لە پێناوی پاراستنی ئەمن و ئاسایشی میلەتەکەمان. ئێمە پێمان باش بوو بۆ ئەوەی کە تیپەوەرزشەکانی ئێرەش ئاوڕێکیان لێ بدەینەوە لەبەرەوە هەر وا نەزانین کە لێرەن کە زیان ناپرسێ خولێکی وەرزشیان بۆ بکەینەوە. خولە بە هاوکاری بەڕێز مەڵبەندی ڕێخستنی سلێمانی و دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هاوکاریان کردوین بۆکردنەوەی ئەم خولە. مەبەستمانەوەی خزمەت بەو تیپەوەرزشانە بکەین کە لێرە بتوانن ڕۆڵی خۆیان ببین و لەم خولەدا کاتێکی باش سەرف بکەن و تواناکانی خۆیان دەربخەن. ئەستان بەم خولانش ڕێزگرتنە لە شەهیدانی کوردانی بەرخودان و شێرە کچ و کوڕەکانی ڕۆژئاوای و زیندومانەوەیانە لای وەرزشکاران و ناوەکانی ڕۆژئاوا. هاوکات دیاری دەستپێکی خولەکەش لە نێوان تیپی فوتساڵی ڕۆژ و تیپی فوتساڵی سەربەخۆبوون ئەنجام دراوە. تیادا تیپی فوتساڵی سەربەخۆبوون بۆ براوەی یاریەکە و دواتر سەرپەرشتیار و وەرزشکارانی ڕۆژئاوا دەستخۆشیان بۆ ژیانی کوردایەتی و خزمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز نرخان کە هەمیشە پشت و پانایان بۆ و ئەم ڕۆژ هاوکار بۆ لە خزمەتکردن بە گەنجان و وەرزشکارانی ڕۆژئاوا. زۆر سپاسیا کۆمیتە عربەت دکن ئەو هەوکار بوون بمەرە مەژواناکێ خۆست گۆ دەوریکی چێ بکن لە کامپا باریکە داکێ خۆشیە بخندلێ خەلکی ڕۆژاوادا. ئەو دەوری بناوێ شەهیدانێ ڕۆژاوایە بە ئامادەکردنا یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمیتا 19 عربەت زۆر هەوکار بوو بمەرە ئەوە هەوکاری زۆر بمەرە کرد احتیاجاتی ئێمە زۆر پێک ئانین و ئەم زۆر هێویدارن بۆ مستەقبەلدا هەوکار بمەرە ئەموری خەڵکی کامپدا و ئەوە ئەم چژوا دخوازن هەر دەبێژن و برادەری منە و ئاریکارن بمەرە بە حەقیقەت ینی ئەو دەورەکە بۆ ئەوارەی سووریەکان کرد زۆر مەمنونن دەستان خۆش بێ ئەوە گەرەکە جارێ نە هەر جار بێ ئەوە تقریبەن هەر مەهدومە ئەوە ئەو جارێ دەورەکە سووریەکان زۆر مهمە. زۆر سپاس ئەوە بۆ یەکیتی و ئەمە کوردای سووری هەمووژی ئەما یەکن ئەوە یەکیتینە ئەماژ یەکیتینە هەموو ئەوم دەستەکەن ئینشاڵە ئەوە بنایەک و یەکیتیە بەسەر هەردوو چاو. شەهیدانی کوردانی ڕۆژئاوا هەمیشە جێی شانازی گەلەکەمانن بۆیە دەڵێن پاراستنی ناوبانجیان و زیند و هێشتنەوەیان ئەرکی سەرشانی ئێمە و نەوەکانیانن تاوەکو بتوانن گیانی یەکێتی و کوردایەتی لای وەرزشکاران بۆ هەمیشەیی بە یەکگرتووی بێڵنەوە. هەرێم عومەر، گەلی کوردستان، کەمپی پەنابەرانی باریکە.